بەهۆی ڕەشەبای بەهێزی ناوچەکە و سەختی ناوچەکە و بوونی مین و تەقەمەنی کارەکەی ئێمە کەمێ گرانتر کرد. لێرە دەستمان کرد بە ئاگرکوژانەوە بردمان تا لاپاڵە لەوێ ئاگرەکە کردێ دۆڵەکە و لە ژێر و هاتوو بۆمان. کەم ئاگرەی بەم جۆرە بینیوە و دڵی پێی سوتا و کە خۆی بۆ فیدا کرد. ویژدان و جوانیەکانی و ڕەوشتە ئەخلاقە جوانەکانی پاڵی پێوە ناوە کە بێتە هۆی سەبەبی ئەوەی هەڵبژارد و بەو شێوەیە گیانی خۆی بەخت کرد. وەک ئاگادارن ئاگرەکە ڕۆژی یەکشەممە بەرواری حەڤەی هەشت لە سنووری ناوچەی گوندەکانی بڵێن مۆردین و چنار کەوتەوە بەرەبەرە ئەم ئاگرە تەشەنەی کرد و گەشتە گوندی نەیجەڵە سنوورێکی بەرفراوانی جوگرافیای ئەو ناوچەی گرتەوە. چەندین جار زۆر نزیک بووینەوەی کە بە تەواوەتی ئاگرەکە کۆنتڕۆڵکەین، بەڵام کەش و هەوای ناوچەکە و سەختی ناوچەکە و بوونی مینی و تەقەمەنی لە هەندێک شوێندا ڕێگر بووە لەوەی کە بتوانین لە کاتێکی کەم و زەرەرێکی کەمتر ئاگرەکە کۆنتڕۆڵکەین، بەڵام بەداخەوە بەهۆی ڕەشەبای بەهێزی ناوچەکە و سەختی ناوچەکە و بوونی مین و تەقەمەنی کارەکەی ئێمە کەمێ گرانتر کرد. ئەو بوو کە کۆنتڕۆڵکردنەکەی کەوتە دوێنێ شەو کە یعنی ماوەی 3 ڕۆژی خایان 3 ڕۆژ و 3 شەوی خایان تاکو توانیمان ئاگرەکە کۆنتڕۆڵکەین. ئەمیش بە هاوکاری ئەتوانین ئێمە بڵێن خەڵکی خۆبەخش و لایەنی پەیوەندیداری ناوچەکە کە بە سوپاسەوە بە ناوی خۆمان و ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەراتمان سوپاسی یەک بە یەکیان دەکەین کە ئەرکیان بینیوە ڕۆڵیان بینیوە لە کوژانەوەی ئەو ئاگرا شان بەشانی کارمەندان و ئەفسەر و کارمەندانی بەرگری شارستانی. ئێمە ئەم گروپەمان ماوەی 4 ساڵات کە 2021 دەکات. سەرەتا من و کاک سەعەدی هاوڕێم کە پێکەوە بڕیانماننا بە دروستکردنی ئەم گروپە و پێداویستەکانی چی پێویست بوو ئێمە هەموویمان خستە بەردەم خۆمان و پەیامان کرد و دەستمان پێ کرد بسمیلامان لێ کرد کە لە پێناو هەڵەبجە و سروکی جوانی هەڵەبجە لە پێناو خاتری خۆوە. ئەیتر دەستمان پێ کرد و گروپەکە هەر ناوی نییە هەرەوەیە دەستمان پێ کرد یعنی ئەمە نییە بڵین ناوی هەبێ، بەڵام ئێتر ئیسە کە بە بۆنەوەی کە کاگاری شەهید بوو لەگەڵمانە ئێستا بڕیارمانیاوە کە بیکەین بە ناوی ئەوە گروپی شەیداری. بەداخەوە لە ئاگرەکەدا ڕووبەرێکی بەرفراوان لە دارستان و خوش و پاوان و لە وەرگای سروشتی ناوچەکە سوتاوە کە نزیکی ینی ڕووبەری 5 گوند لە ناوچەکە گرتووەتەوە کە ئەوەی مەزەندە دەکرێت بە هەزاران دۆنم کە نزیک بە 5,000 دوێنمێ بەو شێوەیە سوتا بێت و لەگەڵ ئەمانەشدا لە سووتانی ئەم شوێنانەدا کە بەداخەوە ئاژەڵ و پەلەوەری کێوی و هەروە خشۆکەکان و ئەمانە هەرەمویان لە ئاگرەکەدا سووتان و لە ناوچوونەوە. ئێمە تیمەکانی ئێمە لە چەندین شوێنە کۆمەڵێ هەم بە باڵندە و هەم بە ئاژەڵمان بینیوە کە سوتاون. ئەوەی ئێمە بینیومان لەوانێ ڕووبەرێکی کەم بێ لە کاتی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەدا ئەمەمان بینەوە ئایا چەند شوێنی تر بەم شێوەیە کە ژمارەیەکی زۆر ئاژەڵ و گیانداری تێدا سووتا بێ. تایسشکە ئابۆ شازە بوو کە شۆژین کە ئاگادار کراین و لە ڕووداوەکە چوینە شوێنەکە و دەست بەجێ لاوەڕەکانمان خستە ئیش و دەستمان کرد بە ئاگکوژانەوە کۆم و جارێک لاشانێک چەمێک بوو قەتباڵێ بوو چوینە خوارۆ خۆی عادەتەن ئاگر لە چەمان غەڵەتە، بەڵام ئێمە لەسەرەوە بووین. ئەوە بوو هاوڕەکان خۆم ئاگادار کردووە کە ئاگرەکەن بانێتە چەم لەبەرەوەی لەویا تووشی تەنە نەفەسیە بین و خەفە بین بە بۆنەی دووکەڵۆ. ئیتر لەوا بوو ئەو مشتمڕە بوو ئێمە خەریک کوژانەوەی ئاگرەکە بووین و ئەو قسانەمانەکە لە ناو خۆمانە لەوا بووی تر ئاگرەکە لە ڕوویەوەی کە بەتەماوی تەواوی تر تۆزێکی ما بوو کۆنتڕۆڵ بکرێ لەپڕ باەکی بێزەڵی کرد و چواردەرمان بوو بە ئاگر هەر یەکە و بەلایەک ڕامان کرد داوام کرد لە هەمویان کە چیتان پێ فڕێن کە جیازەکان نەکات و چی شتێکی کێ
لە قورس بێتان بۆی زووتر خۆتان ڕزگارکەن ئەوە بوو کەسمان ئاگامان لە کەسمان نەما بەڵام بە جیازی بێتەلەکان یەکتریمان ئاگادارە کردو کە ئاگاتان لە خۆتان بێ ئەو بوو هاوار هەستا لە چەم من و کاگرێباز لەسەرەوە بووین لەگەڵ کاگمەروان ئەو کوڕی کە هەر خۆ بەخش بووە وتمان بەخوا کەس نەماوە کە لە خوارەوە بوون دواتر کە هاوارەکە هات زایمان کاگاری ئاوای لێاو لە هەڵەبجە بوو کاک ئەحمەد تەلەفۆنی کرد وتی ئاگر کەوتۆ با بڕۆین تر لەگەڵ کاک ڕازگۆ و کاک ئەحمەدا هاتین ئاگەرەوە هاتین سێرەکەین ئاگرەکە ئالێرایە دابەزین ئەو متکێ لەوای و گەڵادارمان بڕی هێنامان لەگەڵ خۆمانە لێرەوە دەستمان پێ کرد و گەشتینە ئێرا و کاک پەیوەند و شەید ئاری و کاک ڕێباز هاتن تر هاتن لێرەوە بە ئاگرەکات شووینە خوارە بمشانە وردەوردەمان برد تا هینە بەیەکۆ کاکەمالیش دوای هاو کاکەمال پۆلیسی ئەو هینە ئەو حریقە بڵێ بەس وەکو خۆبەخشە و ڕۆژات و لە دەوامان نەبوو لێرە دەستمان کرد بە ئاگر کوژانەوە بردمان تا لاپاڵە لەوێ لەوێ ئاگرەکە کردێ دۆڵەکە و لە ژێر و هاتووە بۆمان ئێمە ڕامان کرد بەرە ئەو لا ڕۆشتین سەرەتا مانگشتی سوتاوە کەس دەرنەچووە ئاگرێ بوو هیچ نەبینی نە بەرپێی خۆتە بینی نە هیچ جانتایەکم پێ بوو بانزین و لەفاف و دیتۆڵ و دەبە ئاو و مۆبایلەکان و مایلەکەی کاک ڕێباز و کاک ئەحمەد بەمرم بوو جانتاکە نەیە لە ڕاکەم جانتاکەم فڕەیە و ڕام کرد گشتی سوتاوە دوای کاک پەیوەند و کاک ڕێباز دەرکەوتنەوە کاک ڕازگۆ شەر شکر بۆ خواوە سەلامەت بوون بەداخەوە شەیداری لەوێ ئێمە بەرە ئەو لا ڕامان کرد شەیداری بەرەو سەرەوە هاتبوو لە دۆڵەکە ئاگر گەشت بوو پێ بەداخۆ جوانە مەرگ بوو لەوێ کاک ئەحمەد یەکەم کەس گەشت بوو پێ چونکە ئەو بەرەو سوتایەکە هاتبوو ئێمە ئاگرەکە گەشت کەوتووە بینمان نەمانەتوانی بگەین پێتر کاک پەیوەند و کاک ڕێباز هاتنە سەر و ئەوان نەیانەتوانی ئێمە بەناو ئاگرەکە هاتین لەگەڵ ڕازگۆوە پێڵاوەکانی لە پێما بوو پێڵاوەکانی بە چەقۆ لە پێمەداکەن و داوای ئاویە کرد قومەقومەیەکی کەم ئاومانەیە تا دوای ئەو کاکەمال هاتە خوارەوە دوای کاکەمالتی با بیکەین بە کۆڵۆ کاکەمال کەڵکیەوەی نەماوە بیکەی بە کۆڵانی پێسوشتی عزیەتی بوو کردایە بە کۆڵۆ زیاتر ئازاریە گەشت کاک ئەحمە و هاو ئەحمەی حاجی محەممە و گردەناوی لەگەڵ کوڕەکەیە سەرەتا هەر ئەمانە بوون بەس خەڵکێکی زۆر لەم سەرجادە بوون پاسەوانانە هەر لەم سەرجادە بوون ینی خەڵک ئاگرەکە وای کرده بوو خەڵک زۆر نەیەوێرا بێتە خوار و با سوتاوی و بەڵام دوو کەڵ و ڕەشوینەکە و لەوێ حەدەسە ڕوویا بوو خەڵکەکە زۆر نەیەوێرا بێتە خوا بەستی دوای ماڵیان ئاوا بێ کۆمەڵی خەڵکی ئازا دەستخۆشیان لەکەی وردە هاتن گەشتە سەرمان لەوێ ئیتر شەید ئاریمان قسە نابەست شەید ئاری ماشەڵای خوای لێ بەورەیەکی بەرزی هەبوو بە نەوعی قسەی نەکردووە بڵێ ئەم کابرا نە هاواری یەکێ کرد نە ئازارێ نە هەچ یعنی شتێکی لەو ئەوەی پێوە دیار نەبوو ڕێک ئەوم کوڕی تر شەهیدە ماشەڵڵا کاک ئاری و کاک پەیوەند و ڕێباز و پێنج-شەش نەفەرێکن گروپی خۆبەخشن یعنی ئەوە نییە بڵێ ئەمە دی منە و یاوە ناوچەیەکی خەڵکێکی ترە و ئەوە شوێنێکی تر لارکی و ئاگرێکە بێتەوە تەلەفۆنیان بۆ کە من لەعانە بووم ئاگر کەوتۆتە ئەو هاتووە لە شوێنی تر بوو ئاگرەکەوێتەوە ئەو ئەڕوا ئەوە نییە بڵێ ئەمە خدیەکەی من نییە یاوە خەڵکێکی بێگانە یاوە خەڵکێکە ڕقمان لیانە وەکو ئەوە بێ ماڵی خۆیانە یعنی هیچ شتێکی تر نیە هەمووی بەهی خۆیان نەزان یعنی کوردستان دو وڵاتی خۆتە فەرقی نییە ئەمە دی ئەو دی ئەوان وا سەیرن بەڵام بەداخەوە کۆمەڵی خەڵکە بینی لەم لاوە ئاوە بە جوانی ئەی پارێزن لەو لاوە کۆمەڵی خەڵکی ترە بینی دەست لە هیچ ناپارێزن یعنی ئاگر اینجاکە کەم تەرخەمی لایانی پەیوەندداریشی تایەوە چونکە ئەم ئاگرە ئەگەر حکوومەت ئەو شەو دووسێ ڕۆژە ئەو هەموو خەڵکە هیلاکی کرد ئەو هەموو خەڵکە بە ئەمر هاو هەنێک کەس بە خۆبەخشی هاو ئەتوانێت لە وەرزێکی بۆ منە بەهارە لە وەرزێکی دیاگەنانە ئەو
بە ئاسانترین شێوە بۆ نمونە ئمڕۆ 500 نەفەری خستوەتە زەحمەت و ئەو ڕۆژە بە 10 نەفەر بە 20 نەفەر هەر ڕۆژی و ئارەبڕی دەیەکەکەن یا بە جیازێک یا بە دەرمانێکی یا بڕین ئەکرێ ئەو شتانە ینی بۆ حکوومەتیی تێ ناچێت ئەکرێ لە دروستکردنی ئارەبڕا لەو ئەمە 3-4 ساڵە بەڵێ ینی بە تایکی چونکە ساڵان بلدۆزەریان هێنام سەرکەژانیان ئیش پێ کرد لەوە چ ئیسا بڵێن قەیرانی داراییە یا بڵێن حاڵی حساب بەڵام ئەو بۆ حکوومەت کولفەیەکی وانیا کرد لەسەر ینی تۆ حکوومەتیت هۆکاری کەونتنی ئاگر ماتۆر سوارە و یعنی ڕاوچیە و وتەخۆ خۆمان خەڵکی ئێرەی تر جاری وایە کابرا لە باخە ئاگرەکات و ئاگری لە زەرەچیان کەمتر خەمی حکوومەتیشی تایە تۆ وڵاتێکە ئەم وڵاتە لەم سەر بۆ ئەوسەر پۆلیسێکی تیانە کات خەفەرێکی تیان نییە پۆلیسێکی دارستانی تیان نییە یعنی خەڵک بە ئاشکرا ڕاوەکە بە ئاشکرا تێنتیە تەقێنێ بە ئاشکرا خۆ ماوەی پێشوە ئەو کوڕانە لە ئەو چەماوانی شەهید بوون بە تێنتی بە ئاشکرا خەڵک ڕاوەکە ینی سیارەی حکوومەتە بینی لایت ئەگێڕێ و سەگ لە سیارەکەیەتی و ڕاوەکاتر نزانین سیاری حکوومەتە نازانانی تێ لەرکوێ دارێ بسووتەوە وایە شتێکی گەورە لە وڵاتان دەزیاد و هەر شەرت نەوت و شەرت گومرگ و شەرت ئەمانە نییە تۆ بڕۆی دیفاعی لێ بکەی ئەمەش ئەمە ئەم شاخوکیەوە هەزاران ساڵە ملیۆنان ساڵم شاخوکیەوە ئێمەی یەشتۆتۆ کوردیانی ئەم شاخوکیەوە بڕڕێ پشتی کورد ئەم شاخوکیەوە نە نەوتە نە داهاتی سەر سنوورە نە حەشیانی تۆ هیچنی ئەم شاخوکیە و ئەمە ئێمە یەشتۆتۆ کوردیانی بەڕووی عنی داروەن ینی ئەم شاخانە بەڵام بەداخەوە ئمڕۆ سەریان کردوتە نەوت و داهاتی سەر سنوور و دەسەڵاتیش نیچێ شەرت نییە هەر حکوومەت کۆنتترۆلی ئاگرەکەی کردێ شەید ئاری حکوومەت نییە نە چەکدارە نە مۆزەفە هیچ معاشخۆرێکی حکوومەت نییە کاک محەممەدەوە شەید محەممەد ئەو بڵێن ژینگە پارێزی حکوومەتە بەڵام خۆ کاک ئاری ئەوە نییە پێش حکوومەت خەڵک لێرە بووە و خەڵک تەلەفۆنی گوڵۆ بۆ حکوومەت و ئەتوانین بڵێن کاتێکی کەم ئەوان درەنگتریش هاتوون لە ئێمە چونکە ئێمە بۆ ئێمە زووتر ئەگەین خەڵکی مەدەنین بۆ حکوومەت ناتوانێت زووتر بگاتە سەر ئەوگە اینجا کە حاڵەتی ئیسعاف یعنی ئەبێت لە شوێنە ئاگر کەوتۆ پێشی حرق ئیسعاف لەوێ بێت چونکە تۆ حرق بۆ کوژاندنەوەی پوش و پاوەنە بەڵام ئیسعاف بۆ سەلامەتی یانی مرۆڤێکە ڕۆح پاکێکە لێرە تۆ ئێمە بە سیاری ئەم مارێزانە ماڵیان ناوە بێ پاسەوانی سنوور بە سیاری ئەوان کاگاریمان بدۆ بۆ هەڵەبژن وڵای وەکو خەڵکی ئەوەی لادیەکان بڵێ خەڵکی لادێ ماشەڵای خۆیان لێبێ خەڵکێکی ئازا و چاونەترس و یعنی ماشەڵای خۆیان لێبێ بەدەمەوە هاتن زەلامی وها بۆ خۆی توانای ئەوەی نەبووە هەرتوانای ئەوە سیارەکەی لێ خوڕێ ماشەڵات و سیرەکەی کۆمەڵی ئاوی زۆری یەناوە ینی نانی یەناوە کەلوپەل یەناوە خۆ شەڕ هەر بە زەلامەکە ناگرێت جاری وایە بە وەسیلەیە کرێ بە بانزینەکرێ بە نانەکرێ بە ئاوەکرێ ینی تۆ خەڵکی گوندەکە ماشەڵای خۆیان لێ بە کەسێکی ئازا و چاونەترس و بەشداری خۆبەخشان زۆر بوو ینی ماشەڵای خۆی لێ ئەو شەوە لەوە چێت 200 نەفەر بۆ 150 نەفەر لەو مردی نابووە 300-400 نەفەر لە نەیجەڵە و چنار و دەوەرە و یعنی تر خەڵکەکە بە عام ماشەڵای خوا لێ بە خەڵکەکە زۆر بوو ینی تۆ دەبێ ئاو لەوێ یەنی بەدەست یەکی وەکو وایە خۆش و ئاگر و کوژان بێت و شەرتەرەوە نییە تۆ بێت هەژک هەڵگیری تو گەڵادار ببڕیت و گەڵا بژێنی ئاگر بژێنی تۆ یا جیازێک و بە کۆڵ و بێ و شەید ئاری یا و شەید محەممەد ئەوانە بەڵام شەرت ئەتوانێت کابرا بە نانێ بە ئاوێ بە خەڵکێکی تربیێنێ لەگەڵ خۆیان سابوون منە خەڵکی لێرە بووە کۆمەڵی خەڵکی یەناوە لەگەڵ خۆیان سیارەکەی یەناوە پڕی کردۆ لە کەلوپەل بە سیارەکە تۆ لە خوارەوە بووی ئاگر کەوتۆتە بە سیارەکە تۆ یەناوە لێرە بووی بیسووتە بچیتە خوارەوە بە سیارە تۆی بردۆتە خوار ئەمەش ئازایەتیە خۆمەش دەستی هاوکاری تەلەفۆنیان بۆ کردبوون وتیان ئاگر لە چەمی دەورەوەیەتە سەرەوە منش ڕاستەخۆ تەلەفۆنم کرد بۆ کاک مەروان و بۆ کاک ڕاستگۆ ئینجاگوما زۆر بە شێوەیەکی منەظەمات بوون کڵاو عینەک و تەنانەت جیازی بێتەلیشیان پێ بوو بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو ئامادە بین ئیتر بەرەبەرە بەم لاشانە ڕەش نەخوارۆ ئاگرەکە کەمکەم ڕەشەبای و ڕەشەبایەکی وای نەبوو ینی بڵێ جێ مەترسیە
جاکم ئێمەش بە پێوەی خەڵکی ئێرێن ئەمازانین بۆ ئەم دۆڵە بەردی تایە لە بەردەڵانەکە پوشی کەمترە ئاسانتر بۆمانەگیرێ ئیتر بە مەسافەیەکە ڕۆشتین من و کاک مەروان من لە دوای کاگاریوە بووم ئەو بە بلاوەرەکە ئاگرەکەی کوژاند و ئەگەر لە شوێنێکە هەڵگیرسایەتەوە من بە گەڵادارەکە کوژاند و کاک مەروانیش لە دوای کاک پەیوەندەوە بوو ئیتر کاک ڕەباز و کاک پەیوەند کەمکەم بەدلیاتیان نەکرد بێ لە شوێنی وا هەبوو بۆ نمونە ئەموت کاگاری بۆسە با بێتە ئەم تەنکایە لێرا پوشی کەمە با لێرا بیگرین لێرا زیاتر سەیدەرەمان نشکە بەسەرا هەم خۆمان هەم ئەگەر خوا نەخواسە ڕەشەبا بێنێتەوە بە ڕوومانە تووشی هیچ مەترسیان نابینێ ئەمە 2 مەتری ماوە بوو ئەم دارەبا بڕۆم بنی دارەکە نەسووتێ یاخود وەرە بنی دارەکەم بۆ پاکەرەوە بووی بە ئەم دارە دەرچێ ئێمە بۆ پاراستنی ئەم کەژووکیەوە هاتین یعنی گەنجێکی خۆبەخشی دڵسوتاو بۆ ئەم کەژووکیەوە بوو دوودە بە بەنزینم پێ بوو بۆ ئانمە برد کاک ڕاستکۆ و کاگاری هاواریان کرد لێک بەڵام کاگاری بە حکمی بلاوەرەکەی بۆ تۆزە جوڵەی سەختتر بوو بلاوەرەکەی فڕەدا کە بلاوەرەکەی فڕەدا من لەم بەری سوتاویەکەوە بووم بەرەو ڕووی من هاو کاک ڕاستکۆ و کاک مەروان و کاک پەیوەندیش ئیتر چۆن ناڵێ هەر وەک بڵێ ئاگرەکە کە کوتی بووە دوایە بۆ سەرشانە هاتنە سەرەوە تا 20 مەترێک 30 مەترێک بەرامبەری من و کاگاری بۆ سەرەوە کاگاری ماشڵا ڕحێدێکی زۆر بەرزیە بوو هیچ قسەی نەکرد و کەمکەم داوای ئاویەکرد منیش زۆر نەمەوێرە ئاوی بەمێ چکە بیست بوو میانوت خراپە بەڵام هەر بەشی ئەوەنە ئەمدایە کە دەمی تەڕ کاتوێت تێگەی من تا ئەو دەقەشی کاگاریم بینی جیازەکە نەتەخێتە پێ هەر لە بەرچاوما بوو من لە ناو سوتاویەکە بووم ئەو چۆن نەڵێ لەو کاتە ئاگرەکە زۆر هێ من بەڵام لە ناکاوێکا ڕەشەبا هێنای بە ملیار ئەم جیازەکەی فڕەدا 2-3 مەتر دوای شوێنی جیازەکە ئاگرەکە گەشت بە تەرخەمی لایەن حکومیەکانیشی تیا بوو ینی بۆ نمونە ئەوەیە کە بیان زانیایە ئەم ئاگرە لەم شوێنە هەیە پێش کاک پەیوەند و کاگاوان لە کاگاری ئەوان بۆ نمونە جیازی ئیزعافێکیان لێرە بووە یاخود بۆ نمونە ئێمە ئەوان 2 بلاوەریان پێ بوو ئەگەر 4 بلاوەری تر 2 بلاوەری تریش بە ئێمە وە ئێمە پێش لەگەڵ ئەوانە زووتر ئاگرەکەمان کۆنتڕۆڵەکە تۆ لە کاتی گیاگەنانە یاخود لە کاتی بۆ نمونە ئێستا 3-4 شوێنەیە خەڵکی حدودەکە خۆیان دەزانن ئەتوانین تو ئارەبڕی تیان نەکەی ئارەبڕی تیا بکەی بۆ نمونە نێڵی ئەم ئاگرەتە شەنەکە بەلایەکەم بە 5 کرێکار لە وەرزی گیاگەنانە تۆ توانین ڕێگری پێ لەم حاڵەتان ئەگەر ئەمانە حکومەت لە کاتی گیاگەنانە هەڵسێ پێ هیچ کارەساتێکی وا ڕوو نادا لە گوندی مردینەوە هەتا گوندی سازان سوتاوە 1000 ئاژەڵی تێ 1000 ئاژەڵی کێوی تایە لەوەڕی خەڵک باخی خەڵک یعنی 2 شەهیدراوە ئەمە ئەگەر حکومە زوو هەڵسێ بە ئیشەکە ئەمە ڕوو نادا تاکە داواکاریمانەوەی بۆ منە هەر موچەیەک شەهیدانەیەک شتێکی بۆ خۆی هیچ نابێ بە ڕۆحی خۆی بەڵامیتە هەر تۆزێ دڵ ئەهوەنیە بۆ کەسوکار و خێزانێکی پێم وایە ویژدان و جوانیەکانی و ڕەوشتە ئەخلاقە جوانەکانی پاڵی پێوە ناوە کە بێتە هۆی سەبەبی ئەوەی هەڵبژارد و بەو شێوەیە جانی خۆی بەخت کرد کۆمەلگای کوردەواریش پێویستی بە خەڵکی باشە بگەڕێتەوە بۆ ئەوەی خاکی خۆش بوێ نیشتمانی خۆش بوێت لەگەڵ ئەوەیشا قەناعەت بکا بە ئەو مادەیە کە هەیەی ئەوەنە پارەپەرز نەبێ ئێمە ئەم خاکە دایکمانە ئەمرین ئەمان شارێتەوە کە ئەمان شارێتەوە پێویستە خۆشەویستێ لە نامە چون لە ناو ئێمەی کوردەواریە باوەڕ ناکەم کەس هەبێت ینی ئەگەر غەمی خاک نەخوا ئەوەش لە دەست ئەدەین و دار و درەختی ئەم وڵاتە ئەسووتێ و ئەفەوتێ جەوی ئەوسا خەڵک پاراست دوێتی کەژەکانی پاراستوە ئێستا و کەژە ئاگری گرتووە بەخوا بۆ ئێرە زەرەری بووە بۆ مرۆڤەکان زەرەری بووە داواکارم لە هەموو کەسێک غەمی ژینگە بخوا من ئەمە لەم کۆڵانە چەشایەتیم بووە دابیدا نایدا ئەوە خوای گەورە خۆی ئاگای لێ ڕۆژانە ئەم دەوروبەرم پاک کردووەتەوە هینی دەرو دەراوزێ هینی ئەم لاو لا لە هەر کوێ بێشە خەڵێک کردمە نا ئەو ماتۆڕەمە بە خۆبەخشانە بردوومە ڕۆشتومە چونکە هەرکەس لە هاستی خۆی بەرمەڵی بەرماڵەکەی خۆی پاکاتۆ خزمەتی دەوروبەرەکەی خۆی بکە کوڕی فەقیر و هەژارەکەی کە ژنگە پارێزن کەیەن ئیشەکە ئەکەن جێ شانازین ڕێزیان لێ بگرن
خوای گەورە قسمەت و نسیب و ڕۆژتەوابوونی برد لە منتیقەی چنارە جا منیش ماتوڵ ڕێگەیەکی وای هەڵبژاردووە خەڵ لێ ڕازیە ئینشاءڵڵا دوعای پیا و چاچێک خوای گەورە ئەی خاتە کار بۆم کوڕی منێ ئەو دنیای باش بێت مادەی دنیا هیچ نییە بۆ بەشەریێت هەمومان بەجێی تێڵین دنیا. وەڵا کاگاری شوێنچێ ئەوەی کە دەستگەوەی کە لەگەڵ تیمەکەمانە بوو هاوڕێی هەموو کاتێکمان بوو بە شەو بە ڕۆژ لەگەڵمانە بوو هاو پیشەمان بوو دەچوونە دەورەوەکانمانە سەیران و هەموو ئەوانە لەگەڵمانە بوو بەڕاستی کەسێکی زۆر بێدەنگ و قسە قۆش و سابەتچی و یعنی ئیتر دایمەن ئەوەی کە لەگەڵمانە بووە ئێمە هەر قسۆتە پێکەنین و قسەی خۆش و بەڵام ئیترەوە دوای و بەخواتەوە کەس نییە و وەکوەوە پاڵ نەدی ئەو تەبعەن مامۆسایەکی بووگە تربێتی با ئایا وەکو ژنگە دۆستان بێ ئایا وەکو باوک بێ ئایا وەکو دایک بێ ئایا وەکو ئەوە بێ کە مرۆڤەکان هەر کەسە و کەلتوری خۆی بە جوانی بێڵێت و بیپارێزێ من بۆ وانۆشان نازی یەکەم بۆ کردارە جوانان داواکاریم بەس ئەوەیە لەو خەڵکە وریا بێت و ئەو خەڵکە غەمی دار بخوا خەمی کەژوکۆوی بخوا خەمی خاچی بخوا خەمی پاکردنەوەی بەرماڵەکەی بخوا هەر بەرماڵی خۆی هەریکە لە هاستی خۆی بە پاچی جوانێ مرۆڤ ئەگەر دنیا بسووتێ و پیس ببێ قەناعەت و بێ ینی هەمومان تووشی ئام نەخۆش و دەردودا بووین کە ئێستا هەمومان گیرۆدەین کارمان هەر بۆ سەرمایەدارە ئیشمان هەر بۆ سەرمایەدارە تۆ چەند ڕەنجە دەیت و چەند ئازا ببینی تووشی نەخۆشیەگەوەی پارەیەگەوەی لە بەردە سەرمایەدارێکە هەڵی ڕێژیت هێشتا نەخۆشی نەگەیت و نابێت چێ نایدۆزێتەوە لای هەمووان ئاگادار لە یەکەم ڕۆژی ئاگرەکەەوە هاوڵاتی گیانی لە دەستداوە لە دووەم ڕۆژی ئاگرەکە هاوڵاتی گیانی لە دەستدا ئەو دوو هاوڵاتەیەکیان کەسێکی خۆبەخش بوو بە ناوی ئاری موختار و ئەوەی کە لە دووەم ڕۆژە لە ئاگرەکەدا شەید بوو کارمەندێکی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجە بوو بە ناوی محەممەد شێخ حەیدەر و لەگەڵ ئەمانەشدا چەند کەسێ بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە تەنگە نەفەس بوون و ڕەوانەی نەخۆشخانە کرانێکی لەوانە بەڕێز قایمقامی هەڵەبجە کە لە یەکەم ڕۆژی ئاگرەکەدا تووشی تەنگە نەفەسی بەهۆی هەڵمژینی دووکەڵێکی زۆرەوە دواتر چەند کەسێکی هاوڵاتێکی خۆبەخش و وارووە چەند کارمەندێکی پۆلیسی دارستانی هەڵەبجە بەهۆی زۆری دووکەڵەکەەوە ڕەوانەی نەخۆشخانە کراون. دیارە ئێمە ڕۆژانە خۆمان پرسا بینین و بەشداری پرساکەین لە هەموو شوێنەکان بەڵام پرسەیەک بۆ پرسەیەکیکە جیاوازە ئەبینین ڕەنگە پرسەیەک هی چەند کەسێک بێ یاخودی بنەماڵەیەک بێت یاخوی شارێک بێت بەڵام جیاوازی ئەم پرسەی ئێمە کاکشێخ محەممەد کە بەو کارە ساتە کۆچی دوایی کردووە خوالی خۆش بێ ئەوەی کە ژینگە دۆست بێ و ئەوەی کە هەست بە بەرپرسیارەتی بکە و ئەم خاک و نیشتیمانی خۆش بێ بە پرسەی خۆی ئەزانێ یعنی بۆمان ڕوون بوویەوە لەوەی کە لە قەرەباڵغی سەرقەبران و بەدەمەوە هاتنی هەموو چین و توێژێک بۆ پرسەکەی و هەر لە کاربەدەستانی حکومی و حیزبی و ئیداری ئەم شارەوەکو هەڵەبجە هەموو هەڵەبجە تەعزێبار بووە هەموو هەڵەبجە پرسەی هەبووە ئەمە شاهیدیە لەسەرەوەی کە ئەم کوڕا زۆر بە دڵسۆزی بۆ ئەم ئیشە ڕۆشتووە ئێمە ئەبینین لە زۆرێک لە شوێنەکان مەسەلەن ئەنووسرێ لە پەیجێک یاخود لە ئەکاونتێکدا ئەنرێکە پۆلیسی دارستان بووە یاخود ئەرکی ئەوە بووە ئەم کوڕە بە جۆرێک دڵسۆز بووە ینی چاوپێکەوتنییە لە ڕێچێک لە کەناڵەکان لە بەسەرهاتی جەژنێکە ئەڵێ من جەژنان تەنانەت بۆ هەموو ماڵێکی بێگانێش ئەچم ئەگەر نەشیان ناسم ئەگەر خزمیش نەبن هەر ئەچم هەر حەزەکەم سەر بەم ینی کەسێکی دڵسۆز و خەمخۆر بووە بۆ بێگانەیش بۆ کەسێک کە نەیناسێت چ جای بۆ خاک و نیشتیمان کە من وا هەستەکەم ئەو پەڕی خەمخۆری و لە ڕادە بە دەردڵسۆزی ئەم کوڕە بووە کە پاڵی پێوەناوە کەم ئاگری بەم جۆرە بینیوە و دڵی پێی سوتا و کە خۆی بۆ فیدا کرد بەداخەوە بەرامبەر بە ژینگەی ژێمەم کارە ساتە گەورەمان بینی کە ئەمە نەک تەنها زیانێکە لە ئاژەڵ و لە مار و مێر و ئەمانە کەوتووە ئەمە دوو کەسایەتی زۆر جوانی ئەم شارە دوو گەنجی زۆر جوانی ئەم شارە بوونە قوربانی و هەتیوی لێکەوتەوە و یعنی کارەساتێکی زۆر گەورەیە بەجددی ئێمە دڵمان پڕە جەرگی بڕێوین بەڵام ئەمانەی کە هۆکاری ئەم ئاگرە بوون یعنی تێکدانی سروشت سووتانی ئەم هەموو دۆنمە باخ و باخات و زیان گەیاندن بە ژینگا بە کەش و هەوای ئەم شارە
ینی ئەم شارە خۆی خوێنی لێ ئەتکێ ئەم شارە برینارە ئەم شارە لەوەتی هەیە ئێمە هەر چاو هەڵەهێنین بەسەر کارەسات و ئەمانەیە ڕاستە لەگەڵ ئەمانەیە هەر شکری خوا ئەەکەین و سوپاسی خواکەین بەڵام ینی حەقە خەڵک ئەوەنە هۆشیار بێتەوە هەست بەو بەرپرسیارەتی بکە کە ئەم خاک و نیشتیمانە هی هەمومانە ئەوەی کە ئینسان کە یەتە سەر زەوی هەر مناڵێک کە لەدایی کە بێ پێویستی بە خاک و ئاو و هەوایە بەبێ خاک و ئاو و هەوا ناژی ئەم زیانەی کە بەرکەوتۆ بەر مرۆڤایەتی هەمووی کەوتۆ لە بەرەوەی مرۆڤ پێویستی پێیەتی بە خاک و ئاو و هەوا داوایەک لە هەموو خەڵک ینی ئەو کەسەی کە ئەگەر لێرەوە ئەم پەیامەی بینی ڕۆژێک لە ڕۆژان بەرچاوی کەوتەوە و خۆی زانی کە بووە بە هۆکار ئەوە بێنێتە بەرچاوی خۆی کە لە بەردەم دادگای خوا دادگایی ئەکرێ ئەگەر لەم دنیاش ئاشکرا نەبوو دوای ئەوە خەڵک تۆزێ هەست بە بەرپرسیارەتی بکە کە ئەم ژینگە هی من نییە بە تەنها هی جەنابێ نییە هی هەمومانە هەمومان پێویستمان پێیەتی بەم خاکە بەم ئاوە بەم وڵاتە یعنی بنمونە بۆ سەیرانە ڕوا ئاگر ناکوژێنێتەوە ینی کەم تەرخەمی کابرا جگەرەیە کێشێ فڕێاتە دەرەوە بە شتێکی کەم سەیریەکە بە هەمومان هەست بە بەرپرسیارەتی بکەین ئەم خاک و نیشتیمانەمان خۆش بوێ حکومەتیش تۆزێ زیاتر پەرەبەوە بە هەم بە دوواداچوون بۆ کەسانێک کە بەو شێوەیە نابەرپرسن و تاوانێک ئەم جامەیەن وە لە دوای ئەنجامدانی تاوانەکەیش یعنی خۆشە حکوومەت هەرچەند هەوڵیان ناوە کەم تەرخەم نەبوون بەڵام دیار نییە هۆکارەکە چیە ئەبینن گیانفیدایی کورد لە هەموو ناوچەکانە خۆنەویستی و گیانفیدایی تێدایە بۆ زۆرە لە کار و هەروە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی بە تایبەتل لە هەڵەبجا هەیە ڕێژەیەکی زۆر خەڵکێکی زۆر هاوڵاتێکی زۆر بەشداری لە کوژانەوەی ئاگرەکە کردوون ناتوانین ناوی یەک بەیەکیان ئەجنا من پێم خۆش بوو ناوی یەک بەیەکیان لەگەڵ هەرمویان لەگەڵ کارمەندانی خۆمانە بێنم بەڵام ئەو ڕێژە زۆرەی هاوڵاتیان بەشداری لە ینی کۆنتترۆلکردنی ئاگرەکە ئاکەن هەم بە هاوکاری هەندێکیان بە خۆراک و بە خواردنەوە و هەمێکیان بە بەشداریکردن لە شانبەشانی ئەفسەران و کارمەندانی بەرگردی شارستان لە کۆنتترۆلکردنی ڕووداوەکان ینی جێگەی ڕێز و خۆشەویستیە بەڕاستی هەرچەندێک ئێمە بتوانین ینی بتوانم بمەوێ وەسفی ئەو خەڵکە بکەم و بە تایبەتی لەم ئاگری ئەم سێ ڕۆژەدا من ناتوانم حەقی خۆی بەم بەو هیلاکبوون و مانوبوونەیە کە لەگەڵ ئێمەیە کێشاویانە یەکێ لەو ڕێکخراوە ژینگە پارێزانێک کە لە ڕووداوی کەوتنەوەی ئەم سێ ڕۆژەدا لەگەڵمان نابوون و بەشدار بوون ڕێکخراوی ملەکەوە بوو ڕێکخراوی ژینگە پارێزی ملەکەوە کە ئێمە زۆر سوپاسیان نەگەین بەو درنگانی شەوی یەکەم ڕۆژی کەوتنەوەی ئاگرەکە گەشتنە لای ئێمە شانبەشانی تیمەکانی ئێمە هەوڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەیانەوە لەگەڵ ئەمانە چەندین ڕێکخراویت من ئەتوانم بڵێم ڕێکخراوەکانی تریش لە دەرەوەی کوردستان کۆمەڵێکیان پەیوەندیان پێوە کردومەوە ئامادەی ئەوەشیان نیشان داوە کە ئامادەی ئەوەن کە بێنە ئەم ناوچە و هاوکاریمان بکەن ئێمە تایسە لەلایەن هیچ لایەنێک و هیچ ڕێکخراوێک و هیچ بەڕێوەبەرایەتێکی حکوومەت و بەعام هەموو لایەنەکان تا ئێستا هاوکاری نەکراوین بەڵام بۆ دەستخۆشی بانکراوین بڵێن دەستخۆشی کراوە لێمان بەڵام کەس هاوکاری نەکردوین ئامێروشتەکان و پێداویست و کەلوپەلەکانیش هەمووی خۆم دابین یەکەم لەسەر داهاتی ئەم دوکانە ماوەی چەند ساڵێکە لە سنووری پارێزگای هەڵەبجە گروپێکی خۆبەخشی ئاگرکوژێنەوەی هەڵەبجەیان ناوبووە کە پێشتر شانبەشانی تیمەکانی ئێمە بۆ هەر ئاگرێ ڕووداوی کەوتنەوەی ئاگر ئەو ئاگرانەی لە ناوچە شاخەوەکان و دەشتەکانە هەیە هەندێک کات ئەوەندە خۆبەخش و خۆنەویسانە ینی ئیشان کردووە پێش تیمەکانی ئێمە گەشتونەتە شوێنی ڕووداوەکە بەو ئامێرانەی بەو ماتۆڕانەی ماتۆرسیلانەی کە پێیان نەچوونەتە شوێنی ڕووداوەکان بەو ئامێری ئاگرکوژانەوانەی کە حکوومەت و هیچ لایەنێک دابینی نەکردووە بۆیان بەڵکوم لەسەر گیرفانی خۆیان ئەو ئامێرانیان کڕیوە کە ئەوانەی من ئاگادار بمبورن ئەگەر ناوی کەسێکیانم بیر بچێت لێرەدا من داوای لێبوردنیان لێگەم ئەوان کاکە ئاری بوو کە لەو ڕووداوەدا شەید بوو کاکە سعد و کاکە ڕێباز و کاکە
پەیوەند من ئەم چوارە ئاگادارم وشان بەشانی ئێمە و بە هەمانگی لەگەڵ ئێمە هەندێک کات ئەو یانی لەژێر چاودێری تیمەکانی ئێمە بە شێوەیە کە ئێمە نێڵین زیان بەر ئەوان بکەوێ ئیشان کردووە بەڵام بەداخەوە قەدەر وا بوو کە کاکە ئاری لەم ئاگرەی چەند ڕۆژی پێشودا گیان بسپێرێت و شەهید ببێت و ببێتە یەکێ لە شەهیدەکانی ژینگە و سروشتی پارێزگای هەڵەبجە. ئێمە گروپەکە بڕیارمان ناوە کە ئیتر بکرێ بە ناوی شەیداری و لە خزمەت ئەوانەی شاین و بە ئارەزوو خۆیان کێ ئەیەوێت بەشداری بکات ئێمە پێداویستیەکانی بۆ دابین نەکەین لەلایەن خۆمانەوە کێ پێویستە حەزی لێیە ئەتوانێت بێت لە خزمەتیین پێداویستەکانی بۆ دابین نەکەین ئێمە هەر بەردەوامە بین لەسەر ڕێبازەکەی ئەو چونکی ئەو لە پێناو ئەم ژینگە جوانەی هەڵەبجە و لە پێناو خاتری خوا شەهید بوو بۆیە ئێمە هەتا بتوانین و پێمان بکرێت ئێمە لەسەر ئەو ڕێبازە بەردەوام ببین. ئێمە داواکاریمان ئەوەیە کە شتەکان بە ڕێچکەیەکی لا ڕێدا نەبرێ هەریەکە و لەلایەن خۆیەوە قسەیەک بکات کە بەڕاستی ئیسا ئەم جیازی هەوایانە کاراسانیەکی زۆری کردووە بەڕاستی یعنی جیازێکە بەکارە خۆی لە وڵاتانی کە بۆ کۆکردنەوەی گەڵای ناو باخچە و ئەوانەی دارستانەکان بەکاریە بەڵام لێرە ئەمە بەکارێت بۆ کە ئاگرکەوتنەوە یعنی سوودێکی زۆری هەیە بەڵام هەنێک کەس دەڵێ خەتای ئەوە بووە بەڕاستی ئیسا کاکە شەید محەممەدیش ئەویش هەر هاوڕێمان بوو ئەویش لەگەڵ کاگاریە هەردووکیان هیچ پەیوەندێکی بەم جیازەوە نەبووە بەڕاستی داواکارین لە خەڵکی کوردستان بەعام بە تایبەت پارێزگای هەڵەبجە کە هۆشیار بن لە چوونە دەرەوەی هەم کاتی سەیرانکردن بۆ گەشتەکانیان بۆ شاخەکان ئاگر لە دوای خۆیان ژێنەیەڵن و پارێزگاری بکەن لە شوێنێک ئاگرێ شتێکە بوو ئاگادار بکرێنەوە تیمەکان بەعام هەرکێ نزیک بە لێەوە بە زودترین کات هەموو تیمەکان ئاگادار بکرێنەوە لە ڕووداوی ئاگرکەوتنەوە گشتی هۆکارەکان بۆ هەموو ئاگرەکان ئەو ئاگرانەی بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان ئەکەونەوە جۆرا و جۆرن هەندێک جار بەڵێ ئەکرێ ئەنقەس بێ هەندێک جار ئەکرێ سروشتی بێت و هەندێک جار ئەکرێ لەگەڵ ئەمانە ئیهمالی بێت هەندێکە لە ئەنجامی ئاگربڕی ئەو براجوتیاران خاوەن باخەکانەوە ڕوویاوە ئەمانە هەرەمویان هۆکاری ئاگرن و وەبوونەتە هۆی کەوتنەوەی ئاگر بەڵام ئەوەی تا ئێستا بۆ هۆکاری ئەم ئاگری ئەم چەند ڕۆژەی پێشوو تا ئێستا بەڵگەی تەوامان لەبەردەستە نییە و چەندین زانیاریمان لەبەردەستایە و ئایا بە چ شێوەیە بۆ بەڵام ئێمە بەڵگەی تەوامان پێ نییە هیچ بۆیە ناتوانانی هیچ لایەن و کەسێ تاوان بارکەین بە کەوتنەوەی ئاگرەکان و بە سەبارەی بە ئاگری ئەنقەستیش بەڵێ ئەکرێ هەندێک جار ئەو ئاگرانە ئەنقەس بوون ئێمە هەندێک کات نەمانویستووە ئەو ئاگرانی کە کەوتونەتەوە بۆ ئەوەی کەسانێکی تر کە نیازێکی لەو جۆرەیان هەبێ هەڵنەسن بەو شتانە بەڕاگانەکانمان ینی پیشانیان ڕامان نەگەیاندووە کە کۆمەڵێ ئاگر هەیە بە ئەنقەستە و بۆتە هۆی کەوتنەوەی ئاگر لە ناوچە شاخاویەکان. ڕێکارە یاساگان زیاتر دەگەڕێنەوە بۆ لای هاوڕێیانمان برایانمان لە پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجە ئەوان لێکۆڵینەوە دەکەن و هەروە ئەوان ئەو کەسانەی کە تاوانبار بوون لە ڕێگەی خۆیانەوە دەیاندەن بە دادگا و پێشتریش بەڵێ ئەوانە کراوە چەندین کەس لەسەر کەوتنەوەی ئاگر گیران و ڕادستی یاساکراون. ئەوەتی من بیرم بی و توانای ئەوەم هاوی هاتم ناو ئاگریانی تۆ تا تەمەنێکی دیاریکەەوە ناتوانانی بی مناڵی تەمەن و بچووکە ئەوە من لەوەتی بیرم بێ ئەوە 3 جار 4 جار من ئەم کەژانە سووتی هەر ئەم دووسێدەی تۆ ئەیگوژێنی تۆ ینی دوای ماوەیەکی تر هەن عینەن تاس و حەمامە شتەکە ڕۆیات و سێرەکە هیچ نەکراوە ینی کابرا لە هەڵەبجە دانیشتویا لە شوێنە لەسەر تەلەڤیزیۆن قسەیەکە ئەڵێ با بسووتێ ینی تۆ سەیرەکەی ئەم داروەن و بەڕۆیە کوردی هێشتۆ تۆ ینی نەتەوەیەکی هێشتۆ تۆ داروەنێک تەمەنی 5 ژیل 6 ژیلی ئێمەی بەڕێ کردووە ینی تۆ با و باپیر و 6 ژیلی تا ئەڕۆی تۆ 6 پشتی
ئەم داروانە بەڕێ کردووە یانی تۆ لێرا ژیاوی بەڕوو کۆ کردۆتە خواردوتە قنگ و کۆ کردۆتە خواردوتە یعنی ئەم ژینگە کوردی هێشتۆ ینی تۆ ئەڵێ کاکە بۆ ئەڕۆیتە ناو ئاگر بۆ ئاگرە سوودێندی کاکە من بەبێ کوردستان چی من بەبێ کوردستان بەبێ دار بەڕوو داروەن بەبێ ئاژەڵی کێوی ینی کورد چی یان تۆ خاک و خاکێکی وشکی بێداری بێ پوشی بێ ئاوی چی لێکم یعنی تۆ خاکێک تیانەژی چی لێکەی شەرتە ئەوە نیە من کەڵشکۆفێ بکەمەشان و خۆم ببەستم و تاقم و تفەنگ وەڵاوە لە فڵانە بیرە نەوتیان گرتووە با بڕۆین کاکە خواتێ بە ئی بە کوشت هەمووی شەهیدە و ئەو شەیدی خاکە و شەیدی بیرە نەوتەوە ئەوی شەهیدە بە پێی ڕێژێخۆی بەڵام ئەمە ئێرەش ئەمە شەر شەیدە ئەوە بێ حکوومەت بە بڕیارێ بە پرۆژەیەک بە شتێکاکە ئەوەی لە ئاگرێکەکەوێتۆ لە شوێنێک کاکە بڕیار دەرەکەین ئیتر ئەوەی لەوێ برینارە بێ با بە کەمەدامی سەنگەر حسابیکە ینی ئەوەی تۆ لەوێ شەهیدە بێ کاکە بە شەیدی سەنگەر حسابیکە سەنگەر خۆ سەنگەر هەرەوە نییە تۆ شەڕی وڵاتێکی تر بکەی شەڕی قەومێکی تر بکەی ئەمە شەر شەیدە فەرقی چییە ئەم شەهیدی ژینگەیە ئەو شەیدی خاکە و شەیدی شارە و شەید هەر شەهیدە لایەک بکرێتەوە لەم گروپە بە شێوازێک کە بەردەوام بین لە ڕووی هاوکاری ئەوە نان لە ڕووی ئەوەی کە یارمەتی یعنی چۆن بڵێم کاگاری کە شەهید بوو بەڕاستی پێویستە لەلایەنی پەیوەندیدار هاوکاری بنەماڵەکەی بکات شەیداری کە شەهیدی ژینگەیە بەڕاستی لەگەڵ شەهیدی سەنگەر و شەهیدی کیمەباران و ئەو شەهیدانەی تر بەعام هیچ جیاوازێکی نابینم چونکە بەڕاستی ئەمیش لە ڕێگەی خاک و نیشتیمان نبوو هەر ڕێکارێکە پێویست بێ بۆ ئەوەی کە کاکە ئاری وەکو شەهید بناستێ ئێمە وەک بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی دڵنیابن لەوەی کە پشتیوانی ئەبین بە هەر جۆرێ بێت و ئەوەی کە لە توانا و دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی ئێمە بێەوە ئەوی تری ئەمێنێتەوە ئەگەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار و هەروە بۆ سەروتر لە ئێمە ئەوان ئەتوانن ئەو ڕێکارە یاساییان و ئیداریانێک کە پێویستە بۆ ئەوەی کاکە ئاری وەکو شەهیدێک بناسێنرێت و هەروەها پاداشتی کەس و کارەکەی بە ئەگەر لایەنێکی مادی کەم بێ هەرچەندە هەرچی بۆ کاکە ئاری بۆ بنەماڵەکەی بکتێ گیانی کاکە ئاری ناهێنێتەوە بەداخەوە بەڵام تا ڕادێ ئەمە ئەتوانێت کە دڵنەواییەک و بە کەسوکاری کاکە ئاری و هەروە بە ئێمەش بدات ئێمە وەکو گروپی شەیداری گروپی ئاگرکوژانەوەی پارێزگای ئەڵەبجە کە گروپی شەیداریە ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ ئەو لایەنانەی ئەو ڕێکخراوانەی هەر چوارپارچەی کوردستان کە خەمخۆر بوون بۆ شەید ئاری و پرسە سەرخۆشییان ئاراستەکردین زۆر سوپاسیانەکەین دەستان خۆش بێت بەڕاستی دڵنەواییتان دیاینەوە شەیداری تەنها شەیدی باشووری کوردستان و هەڵەبجە نەبوو شەیداری شەیدی هەر چوارپارچەی کوردستان بوو ئێمە وەک داواکاری دڵنیاین لەوە کە ئەتوان بڵم نەک داواکاری لە خەڵکی هەڵەبجە چونکە ئەوان لە ئێمە زیاتر پەرۆژ بوون بۆ کوژانەوەی ئەو ئاگرەی کە لە ئەو ناوچانەدا ڕووی داوە ئێمە داواکارین لە هەر کەسێک کە ئەڕاتە ناوچە گەشتیارەکان ناوچە شاخاویەکان ئەگەر گەشتیارە بێ شۆفێرە بێ ئاگای لە پاژماوەی ئاگرەکەی بێ بۆ ئەوەی نەبێتە هۆی سووتانی دارستانی سروشتی و کە لە وەرگای سروشتی ناوچەکە کە ئەمانە سامانێکی نیشتیمانی نەتەوەیی ئەم ناوچەیە نەبێتە هۆی سووتانی لەگەڵ ئەمانە گیانی هیچ کەسێک و جەردی هیچ دایک و باوکێک و مناڵێک کە چاوەڕێی گەڕانەوەی باوکی بێ بسووتێنێ بۆیە ئێمە داواکارین لە هاوڵاتانی ژەل لێرەوە کە هەر لە کاتی کەوتنەوەی ڕووداوێکی ئاگردا پێشەوە خۆیان دەستکەم بە کوژانەوەی ئەم ئاگرانە داواکارین کە پەیوەندی بە تیمەکانی بەرگری شارستانیە بکەن لە هەرکوێ بێت لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بتوانن بە زووترین کات بگەنە شوێنی ڕووداوەکان.